تەیمور عەبدوڵڵا لە دیمەنی دەغڵودانە سوتاوەکەی دەڕوانێت. ئەو کە لە چەند شەوی ڕابردوودا دەغڵودانەکەی لە گوندی عەلیسەرای باشووری کەرکووک سوتێنرا. بە نیگەرانیەوە چۆنیەتی گڕتێبەردانی دەغڵودانەکەی دەگێڕێتەوە. قسمێکی ئەڵێن حەشوەی نەرگیلەیە. حەشوەی نەرگیلێ فڕێدەنەوەی بەستن ئەڵێ گەرمە بێ خۆی تەقێ ئەم عەددا ئەوانە ئەوستێنن و خۆیان شەڕۆ کەس شکی پێ ناکات. یعنی ئەمە ڕوات. قسمێکیش هەیە ئەڵێن بخوڕەکە دێنن بخوڕەکە شخاتە هێنن تەڵشخاتە سێ چوار تەڵشخاتە لە دواوەوە لە خواریەوە بەستن کە ئاگرەکە گاتە قلشخاتەکەینەکە شخاتەکە گرەسێنێ و ئاگرەکە ئەستێت ئەرێ وەڵڵا. ئەمە نەعی جارێکە نە دووانە نەسییانە نازانین چی بکەین وەزعەکەمان بەڕاستی وەزعی خراپە. کاتێک بە گوندەکانی باشووری کەرکووکدا گوزەر دەکەی دیمەنی دووکەڵ و سووتانی خەلە و خەرمان ئاسمانی تەنیوە. جوتیارەکانیش لە ترسی تەقینەوەی بۆمبی چێنرا و پێیاندا لە دوورەوە لە زەویە گڕتێبەردراوەکانیان دەڕوانن. پلانێکی گەورەیە خۆ پلانێکی دەوڵەتیە لەسەر ئێمە لەبەر ئەوەی ئەیانەوێ منتەقەکە چۆڵ بکەن. منتەقەکە ئێمە منتەقەیەکی حدودین لەگەڵیانە ئەگە بێت و ئێمە چۆڵ کرد بە هەموو کوردستانەوە ناتوانم دیهاتانە بەخوا ئاوەتان بکەنەوە. فارس لە چەند شەوی ڕابردوودا کاتێک دەغڵودانەکەی گەڕی تێبەردراو هەوڵی کوژاننەوەی داوە. لەو کاتەدا بۆمبێک بە تراکتۆرەکەیاندا تەقیوەتەوە و خۆی و برایەکی بریندار بوون. هاوانەکەیان وەشان من لەناو حۆش بوو. چوومە سەربان تۆری 5 دقەنە بوو ئاگرە کرایەوە. ئاگرە کرایەوە من و براکەمیش ڕۆیشتین باوکمەوەنی هەمویان هێما هەر پێشمان پێش هەمومان ڕۆیشتین خەڵکەمووی لەوێ بوو کە لەوێ بووی تێر من و براکەم ڕۆیشتین لەوێ کە چوین پارچێکمان کوژانەوە چونە ناو تەحویلین بۆ پارچەکەیت لە ڕێگا عوبۆگە تاقی پێمانە. بەشێکی زۆر لە گوندەکانی باشووری کەرکووک لە پێکاتەی کاکەین ئەوان پێیان وایە سووتاندنی دەغڵودانەکانیان بەشێکە لەو فشارانەی کە دەیانەوێت زێدی باو باپیرانیان پێچۆڵ بکەن. ئەم ڕووداوانە کە ڕوو ئەدا لێرە کاریگەریەکی زۆر خراپی هەیە بۆ ئایندەی ناوچەکە بەگشتی و هەموو هەوڵەکانیش زیاتر بۆ ئەوەیە کە ئەم سنوورانە چۆڵ بکرێت و ئەمەیشە هەوڵێکە بە جینۆسایدی ئابووری ئەمە حسابی ئەەکەین بۆ خەڵکەکە لەبەرەوەی کە خەڵکەکە ئەگەر بە ڕووی فیزیکی و جینۆساید نەکرێن لە شێوەیەکی تر جینۆساید دەکرێن بۆی کە گۆڕانکاری دیموگرافی لێرە ڕوو بدە. جوتیاران پێیان وایە ناکۆکیان لەگەڵ عەرەبەکانی ناوچەکە و داعش و دەستی سیاسی هۆکاری سووتاندنی دەغڵودانەکانیانن لە کاتێکدا حکوومەتی عێراق تا ئێستا نەیتوانیوە تۆمەتباران دەستگیر بکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.